بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خوشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. دووەم ڕۆژ لە یارەکانی چامپیۆنز لیگ یەکەم ڕۆژی دەستپێکی چامپیۆنز لیگمان بینی کۆمەڵە تایبەتمەندی جیاواز لە یارەکانی دوێنێ چامپیۆنز لیگ بینرا. ئەمڕۆژ بابەتێکی گرنگمان هەیە، ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتمەندمان هەیە، ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد و بایرن میونخ کە یەکێکە لە ڕوبەڕووبوونەوە چێژبەخشەکان و تایبەتمەندەکان لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ کە ئێستا یادەوەریەکانی ساڵی 1999 و ئەو یاریە کۆتایی کە تێدا سۆڵشار و تێدی شێرینگهام توانیان یارەکە مێژووەکە بەسەر بارنا قڵب بکەنەوەی و یاریگای کامنەوە بەژێنن بۆی کە نازناوەکەیان بۆ مانچستەر یونایتد بردانێ. هەموو کات لە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد و بایرن میونخ ئەم ڕووداوە دێتەوە بەرچاو، بەڵام ئێستا لە دوو دۆخی جیاوازە و باس لە پلان یاریکردنی ڕانەرەکان و پلانە نوێ دەکەین کە لە وەرزی ئەم ساڵا پەیڕەوی دەکەن و باسێکی تاویش لە یارەکانی ئەمشەوی چامپیۆنز لیگ دەکەین. زۆر بە خێرایی بەسەر ئەنجامەکانی شەوی ڕابردۆڕن. میلان بەرامبەر بە نیوکاسڵ یەکسانبوونی نووسیەوە، یەکسانبوونی میلان یەکسانبوونێک بوو، جارێکی دیکە ستیفانۆ پیۆلی لی بەرپرسیار بوو. بۆچی لی بەرپرسیار بوو؟ یەک تکای برایانێشمێ هاوڕیان کە قسەیەک دەکەین یا پێکەوە کە شیکاریەکەین یەک بەشی مەقتەعەکە وەرمەگرە تا کۆتایی لەگەڵ ماوەرە و کاتە، ینی هەنێک لە هاوڕیان یەکسەر بۆ مەقتەعی کە من دەڕێبڕم یەکسەر کۆمنتەکە نووسن لە بەرنامەکە شاوەڵام ماوەتانێ بە زواتر لە کۆمنتەکانە تێک دەچێتانێ. پیۆلی بەرپرسیار بوو لەبەروی 90 خولە کۆنتترۆلی تۆپی کرد 22 لێدانی بۆ گۆڵ هەبوو، بەڵام تیپەکەی نەیتوانی بە گۆڵ بگات و گۆڕانکاریەکانی هەموو گۆڕانکاریانەی ئەنجامیە کاتێک تۆ پشتە بە 11 یاریزان پەستووە بە پلانێکی باش یاریکردن یاریەکەی تیپەکە و زۆر باش یاریەکە پێویستی بە گۆڕانکاری یاریزانەکانە، پێویستی بە نوێکردنەوەی تیپەکەی مرکز بە مرکزی یاریزان کرات و هێشتا گۆڕانکاری و نەکرد، جیڕاستێکی خراپیە بوو تۆ دەستکاری و نەکرد، کڕۆنی جاسی خراپ بوو تۆ دەستکاری و نەکرد، ڕافالیا و ئاسی خراپ بوو کاکە خۆ ڕافالیا و ینی نەیتوانی یاریکە ئەکرێت توی سود یاریزانەکە ئەی تۆ هەموو گۆڕانکاریەوە و تەبدیلە و بۆچی کردووە و هەموو گرێبەستە و بۆچی کردووە لەبەرەوە کردوتە کە لە یاریەکە ئەستێرەکانی تیپەکە و باش نابن تۆ بتوانی هاوکاریان بکەی نوێبوونەوەیان بۆ ئەنجام دەی. بەڵام شەوی ڕابردوو پیۆلی بە هەمان شێوە جارێکی تر کەوتەوە ئەو داو ئەوەی نەکردوانێ بۆیە بەرپرسیار بوو لە ئەنجامی میلان. بەڵام کۆمەڵەی مەرگە یاری دەستپێکی میلان بوو، ئەگەرچی نیوکاسڵیش یاری دەستپێکی بوو بەڵام تەنها بەرگری کرد و خاڵێکی گرنگی بەدەستێنە. ئەمە وەکو یاری یەکەمی گرنگی سەر لێوارە. ئەوەی کە دەمەوێت لەسەری بۆستم بردنەوەی پاریس سەن جەرمان و بردنەوەی بەرشەلۆنا و بردنەوەکەی مانچستەر سیتیش. ئەمە زۆر بە خێرای بەسەریا دەڕۆم پێشوی باسی یارەکانی ئەمڕۆ بکەم. تاوان بەرشەلۆنا دوو یاری لە سەریەکە 5-0 واتە لە دوو نەوەت خولەکی ڕابردووە بەرشەلۆنا 5 گۆڵ بە 5 گۆڵی تۆمار کردووە. ئەگەر تۆ دیت ڕەخنە و لە ڕۆیال ئەنتیرۆپ هەیە بەوەی کە تیپێکی لاوازە و یەکەم بەشدا تازە گەڕاوەتەوە چامپیۆنز لیگ باش دابرانێکی زۆر و پاڵەوانی بەلجیکایە منەڵێم ڕەخنەکە و دروستە و سەرسەر و سەرچاوە. بەڵام ئەی ڕیال بیتس چی؟ خۆ ڕیال بیت سێکێکە لە تیپە بێزەکانی ئیسپانیا خۆ پێگاتێکی بێزە خۆ ئەویشی بە ئاست و بە ئەنجام بردەوانێ و 5 گۆڵیشی لە ڕیال بیت تۆمار کرد. ئەم ڕەخنەیە بۆ سەر بەرشەلۆنا بێبنەمە. لە هەمان کاتدا موبالەغەکردنیش لە ئێستایا بەسەر بە بەرشەلۆنەوانێ هەر موبالەغەیە ناکرێمە بە 2-5 گۆڵی پێنیتر بڵین هەموو شتێ لای بەرشلۆنە کۆتایە. ئەمساڵ بەرشلۆنە پاڵێوراوی چامپیۆنز لیگ، ئەمساڵ بەرشلۆنە خولی ئیسپانیا باتەوە جامیشە نا شتەکە بەم جۆرە نیە. بەڵام دوای سەرکەوتنەکەی بەرشەلۆنە بەسەر ڕۆیال ئەنتۆریبی بەلجیکی مستەڵەحێگەیە بۆ بەرشلۆنە. ئەو گرێبەستانەی ئەو مێرکاتۆی ئەمساڵ بەرشەلۆنە کردی بە کەمترین تێچوو بە کەمترین پارە ئەکرێت بەرشەلۆنە هیوایەکی گەورەی لەسەر هەڵبستنێ. ئاماژەکان دەڵێن ئەگەر ئەم تیپە پێکان بەرۆی چی نەگرێ بەرشەلۆنە لەسەر ڕێگەیەکی ڕاستە ڕۆ. چۆن لەسەر ڕێگەیەکی ڕاستە ڕۆ؟
باڵێکی چەپی هێرشبەری پێرفێکتی دەستکەوتووە کە چەند ساڵێکە بەرشەلۆنە لەم باڵە چەپە هێرشبەریە تایبەتمەندە دوورە. توانم بڵێم ئەگەر هەڵە نەبم لەم ڕقەمایڵم لە دوای پیدرۆوە بەرشەلۆنە باڵێکی ڕاستی هێرشبەری پێرفێکتی بەم دوو یاریە هاوشێوەی جۆ فلێکس پێنەبووە. نازان بۆ داهاتوو چێ بێ من باسم لەوەیە ڕەنگە لە دوای پیدرۆ شەوانێ خەڵکی دیکە بێ بەس من لە یادم نییە ئێستا بەڵام ئێستا ئەم مستەلاحەم کە باس کرد بۆ جۆرە لێرەیە ینی بابەتەکەم لێرەیە قسە لەسەر کرد ئەمە وەکو جۆ فلێکس. لە دوای دانیال ڤێزەوە بەرشەلۆنە خاوەنی باڵێکی ڕاستی بەرگری باش نەبووە. لە دوای ئەلباوە بەرشەلۆنە سالبایەکی نوێی سەردەمی زێڕینی بۆ دروست بۆتەوە و دامەزراوەی هێڵی بەرگری لە ئێسادا لە بەرشەلۆنە زیاترە و کەسیش لە چەند ساڵی ڕابردووای گلەیەکی لە گۆڵپارێزی بەرشەلۆنە نییە و نوێکردنەوەی ناوەندیش بە گاڤی و پیدری و دیۆنگ و پشبەستنی تەواو بە دیۆنگ کە کاریزما و سەرکردایەتی هێڵی ناوەندەکە ئەوەی کە تێبینی ئەکرێت تاوەکو ئێستا بەرەو پێشچوونی ئاسیەمتی پێ و لیڤاندۆڤسکیش ئێستا لەگەڵ پێگاتەکەی خۆی گونجاندوێتەوە فێران تۆرێسیش ئەمساڵ ماندووبوونی جیاوازترە. ڕافیناش ئەوە هەمووتان خۆتان زانن لە بەڵازی لە ئاسێکی بەرز پێشکەشەکە ئەگرێت لە بەرشەلۆنەش بیگۆڕێ. ئەکری ئێمە ئەم خاڵانە لەسەر بەرشەلۆنە بڵێن. ئێستا بڵین بەرشەلۆنە چاوی پێگاتەیەکی 11 یاریزانی باش و مەترسیداری دروست کردووە. پێکاتەیەکی 11 یاریزانی باش و مەترسیداری دروست کردووە. ئەم 11 یاریزانە بەردەوامن لە یاریکردن ڕەنگە بەرشەلۆنە بەم ڕیتمە بەردەوام بێ ڕەنگە بتوانێت سەرێشە دروست بکە بەڵام بە تەنها هەڵسەنگاندنی ئانتوریۆ بوو ریال بیتس سەنگی مەحەق نییە. پار ئارسناڵ 11 خاڵ لە پێش بوو 10 هەفتە مابوو بۆ کۆتایی نەیتوانی پریمەر لیگ بەرێتەوانێ. میلان لە مانگی یەک بە تەواوی لە خولی ئیتالی بێهیوا بوو هێندەی کەوتە دواوانە دویاری هەڵسەنگان بەڵام ئاماژەکان لەسەر بەرشەلۆنە زۆر باشن و گەشتبینیی زۆر بەم تیپەوەیە بەس ئێستا وەختی هەڵسەنگاندنی بەرشەلۆنە نییە ئێستا وەختی دیاریکردنی ئامانجی بەرشەلۆنە نییە بەڵام ئێمە ئاماژە بە خاڵە باشەکانی دەین و لە ئێستاشۆ باس لە ئەگەری گەورەترین مەترسی دەکەین بۆ بەرشەلۆنە کە پێکانی یاریزانەکان و ماندووبوونی یاریزانەکانە چونکە خۆتان زانن بەرشەلۆنە تایبەتمەندێکی گەورەی لە یاریکردنی ئەمە سەبارەت بە سەرکەوتنەکەی بەرشەلۆنە سەبارەت بە بردنەوەکەی پاریس سەن ژەرمان و لویس ئەنریکی وە قسەیەکی لویس ئەنریکی کە لە کۆنگرەکەیە کردی و دواتریش وتەیەکی گواردیۆلاش لە کۆنگرەکەیە کە کردی ئێستا هەردوو بابەتەکە پێێتەوە تاوتوێ دەکەین. کاکە دلۆڤان شێخانی باسیەوە کە تۆڵە یارەکان پێوەرنی ینی من کاک دلۆڤان بمبورە من هەش خولەکە باسیەوە یەکەم ئەڵێ ئەمانە پێوەرنین بەس ئاماژەکان باشن لەسەر بەرشەلۆنە باشکرا پێ دەڵێم ئێستا وەختی هەڵسەنگاندنی بەرشەلۆنە نیە تکایە چاوەڕێکەن شیکارەکەم تاوەکەم دوای ئەو کۆمنتەکانی خۆتان کە لەبەری من نامێ کۆمنتەکانتان بەجێ بێڵم بابەتەکە ئەبەم جۆرێ. ئەگەر بچمە سەر پاریس سەن ژەرمان لە وتەیەکی ئەنریکیەوە دەست پێ دەکەم. ئەنریکی دوای یارەکە هاتوۆتە دەرەوە لە کۆنگری ڕۆژنامەنووسیا دەڵێ چی؟ دەڵێ کیلیان مباپێ باشترین یاریزانی جیهانە. سەیرە کیلیان مباپێ باشترین یاریزانی جیهانە. ڕۆژنامەی ئۆلەی ئەرجەنتینی لی نەهاتە دەنگ بڵێ چۆن شتی واڵێ. ڕۆژنامەی ڕیکۆردی پرتوگالی لی نەهاتە دەنگ بڵێ چۆن شتی واڵێ. لە ئیسپانیا کەس نەکەوتە هاتووەوەر لە ئینگلتەرا کەس نەکەوتە هاتووەوەر لە ئەڵمانیا کەس نەکەوتە هاتووەوەر لە مەکسیک کەس نەکەوتە هاتووەوەر لەبەرەوەی کە بە مباپێ وتۆ باشترین یاریزانی جیهانە. ئەنریکی شەوی ڕابردوو کاتە دەرەوە وای وت وەڕانەری پێشووی مێسیش بووە لویس ئەنریکی و یاریزانی پێشووتری ڕیاڵ مەدریدیش بۆ وەکو یاریزانی هاتووتی مباپێ بە بەڵام کەس لە سەری ناتەدا کەچی سوبحان الله لە ناو کووردا ئەلفێ هەڵبێنەرەوانەیە بڵێ میسی وە یا ڕۆناڵدۆوە 1001 پارێزەر بۆ میسی ڕۆناڵدۆ دروستەوێ. بۆ ئەنریکی جایزە دانیشە کاکەڵێ مباپێ کەس ڕەخنەی لێ ناگرێ دەبزانە کاکە ئەم ڕەخنەی تۆ دەیگیری لە هەچ کەسێکە دێتە سەر شاشە و لە ڕۆژنامەنووسێکێگری
تۆ غەڵەتەکە لە تۆی غەڵەتەکە لەو نییە. ئاساییە ئەو میسی پێ باشترین نەبێ، ئاساییە ئەم ڕۆناڵدۆی پێ باشترین نەبێ، ئاساییە ئەو هالاندی پێ باشترین نەبێ. ئیخۆکە ئەگەر هەمومان وەکو یەک بیر بکەینەوانێ وەگەر هەمومان وەکو یەک قسە بکەین وەگەر هەمومان یەک ئیش بکەین وەگەر هەمومان یەک لەهجەمانە بێ وەگەر هەمومان یەک شێوازی پارەپایاکردمانە بێ ناچێ بەڕێوە ژیان تێگەچێ، هەر ژیان تێگەچێ، ڕیتمی ژیان تێگەچێ. تۆ تێ لە فوتبۆڵ هەمووی ڕێک بێ، هەمووی لەسەر قەناعەتی تۆ بێ. ئەندیچی وتی مباپێ باشترین یاریزانی ژیانە، کەسیش لەسەری قسەی نەکرد. ستۆخەکەش زۆر ئاساییە لەبەرەوە بزانن شتەکان و قورسەنیە کە تۆی بین. سەبارەت بە بردنەوەکەی پاریس سەن ژەرمان، تایبەتمەندیەکانی پاریس سەن ژەرمان لە بەرامبەر بروسیا دۆرتمۆند پێکرانی ئامانجی لویس ئێنریکی گەورەترین ئامانج بوو. خستنە سەرپێی یاریکردنی پاریس سەن ژەرمان لەگەڵ بیر و هزری لویس ئێنریکیە بێسترین خاڵە بۆ پاریس سەن ژەرمان. من باسم لە ئەنجامەکە نییە کە 2-0 بردیەوە، باسم لە ڕیتمی یاریکردنی پاریس سەن ژەرمانە، باسم لە دابەشبوونی یاریکردنی پاریس سەن ژەرمانە، باسم لە بەرزبوونەوەی تەکنیکی ئەستێرەکانی پاریس سەن ژەرمانە لە ناو تەکتیکی لویس ئێنریکیە. باسم ئێستا کاتی تەنها هەڵسەنگاندنی خاڵە باشەکان و خاڵە خراپەکانە، کاتی بڕیاردان نییە. جارێکی دووپاتێکەمەوە ڕیتمدانی پاریس سەن ژەرمان لەسەر شێوازی یاریکردنی ئێنریکی ئەمە خاڵی بێزە بۆم تیپە. هاوڕێتی نێوان یاریزانەکان، ئارامی نێو پاریس سەن ژەرمان و نێو پێگاتەکە ئەمە خاڵێکی بێزە بۆ پاریس سەن ژەرمان و خاڵێکی بێزیشە بۆ لویس ئێنریکی. بەرزبوونەوەی کواڵیتی یاریزانەکان چۆن بەرزبوونەوە؟ سەی دابەشبوونەکانی نێو یاریگاکەن لەم تیپەیە. طبعاً من یەکێک لە هەرە بڕیارە ناخۆشەکانی ئێنریکی کە من پێم وا بوو ڤێراتی لەگەڵ ئێنریکیا دەست دەکا بە کارکردن و ئێنریکی ڤێراتی دەکاتە یەکێک لە هەرە نایابترین ناوەندەکان بەداخەوە جیابوونەوە دوانە بوو کە من خۆم لە ناخی دڵمەوە پێم ناخۆش بوو. من پێم وا بوو ئێنریکی ئیسفادەیەکی زۆر لە ڤێراتیەکەوە لەمان کادا سوودێکی زۆریش بە ڤێراتیەگەینە، بەڵام ئەمە ڕووی نییە. بەڵام گۆڕانکاری ئۆرگەتی ئۆرۆگوایی و ئەم دابەشبوونانەی کە پاریس سەن ژەرمانەی کام گونجانەی دیمبڵی و مباپێ ڕاستە دیمبڵێ یاریە زیاتر دەرکەوت، ئەشرەف حەکیمی هاوکاریان، سەرکەوتنەکانی لوکاس هێرناندێز، یعنی ئێوە وەرن یەک دیقەتی یەکشت دەن. بەس لوکاس هێرناندێز بە نمونە وەربگرێت لە چەند ساڵی ڕابردوو کە لە بایرن بینیمانە، لە پێشتر کە لە ئەتلێتیکۆ مەدرید بینیمانە، لە هەڵبژاردەی فەڕەنساشە کە بینیمانە. بڕۆن سەیری ڕێژەی سەرکەوتنەکانی لوکاس هێرناندێزکەن کە بەشداری هێرشەکانی پاریس سەن ژەرمانەکە. بزانن پێشتر ئەو ڕێژەی هەبووە. وەرە یاریکردنی میلان سکرینات، وەرە سەیری کە ئێنریکی ئێوێ دۆناڕۆماش فێری بەشداریکردنی یاریەکان کە کەمە شتێکی نوێ بۆ دۆناڕۆما. چوڵەی مباپێ یاریزانەکانی دی کەواتە خاڵی بێزی پاریس سەن ژەرمان زوو تێگەیشتن و زوو لێک تێگەیشتن و گونجاندنی پاریس سەن ژەرمان و بیرۆکەی لویس ئێنریکیە پێکەوە. ئاماژەکانیش لە پاریس سەن ژەرمان ڕاستە یاری یەکسان بۆ لە خولی فەڕەنسی، ڕاستە دوامین یاری بەرامبەر بە نیس و فاریۆلی شکستیانێنا بە ئەنجام بە تەکتیک شکستیێنە، بەڵام ئەم تیپە توانای گەڕانەوەی هەیە، ئەم تیپە پێگاتی چێندە بەهێزیە کە توانای گەڕانەوەی. بە سەرکەوتنەکەی دۆرتمۆندیش تایبەتمەندەکەی لەوەیە بوو کە هەم بە ئەنجام هەم بۆ ڕیتمی کە ئێنریکی ویستی تیپەکە سەرکەوتنی بەدەستێنە. لەسەر مانچستەر سیتی طبعاً شەوی ڕابردوو ئەوەی کە لە نێو یارەکەدا بینرا ئەوە بوو کە گواردیۆلا ناڕازی بێت لە جۆرێک لەو تەکتیکەی کە یاوێتی بە بێرناردۆ سیلڤا جێبەجێ بکە و سەرەتا ڕاگەاندنەکان وایان نیشان ناکە گواردیۆلا لەمە تووڕە بوو بێرناردۆ سیلڤای بردوێتە دەرەوە. بەس لە کۆنگری دوای یارەکە گواردیۆلا وتی بێرناردۆسی بە ئازارێک کردو، نازام ئازارەکەی لە چیدایە و هیوادارم ماوەیەکی زۆر دانەبڕێ. ڕاگەاندەکان شتێکیان و گواردیۆلا وەڵامێکی دیکەی هەوانە. ئەمە
خاڵێکی جیاواز بوو لەسەر مانچستەر سیتی وە گواردیۆلا باسیشی لەوە کردوتی لە نێوان جەمەکان بارزانەکانم وتووە دڵخۆشم بە ئاسان ئاسێکی بەرز پێشکەشەکەن بەڵام بە گۆڵ ناکەن بۆ یەکرێ بگەڕێنەوە. ئەم گەڕانەوەی مانچستەر سیتی ئەم کۆنتڕۆڵکردنەی مانچستەر سیتی دەیکات لە چامپیۆنز لیگ تەبیعی نییە. ڕاستە ڕکابەرەکە و ڕکابەرێکی سڕوی بووە بەڵام تۆ 37 لێدان بۆ گۆڵ توخوا یەک بە خێرایی بە بچم ئەمە کۆتا خاڵ بێ باسی کەم هەر ڕێتینگەکە وەرگرماوانێ لەوەی کە باڵادەستیەکەی بایرن مانچستەر سیتی شەوی ڕابردوو چۆن بووە هە زۆر بە خێرایی 37 لێدان بۆ گۆڵ کۆنتترۆڵی تۆپ 176 شانزەی لە ناو گۆڵ. ئەم ڕیتمە ئەم باڵادەستیە بەڕاستی شتێکی سەرسوڕێنەرە ئەگەر بەرامبەر بە هەچیانێکی دیکە بێکان جامی بە لەبەرەوە بارودۆخەکە پێچوانە بوو. من پێم وایە سەرکەوتنەکەی سیتی واتایەکی گرنگیە بوو و ئەمڕۆژ تیپەکانی دیکاریەکەن ئەمڕۆ ڕیال یەکەم تاقیکردنەوەی خۆی بەرامبەر بە یۆنیۆن بەرلین ئەنجامە ئینتەر میلان لە یاریکی بێز دەبێتە میوانی ڕیال سۆسیداد کۆمەڵە یاری دیکەی تایبەتمەند بەڕێوە دەچن بەڵام باسی من ئێستا دێتە سەر ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد و ڕوبەڕووبوونەوەی ئارسناڵ و ڕوبەڕووبوونەوەی چی؟ ڕوبەڕووبوونەوەی تینهاک ڕوبەڕووبوونەوەی تینهاک هاوڕێ لەگەڵ چێ لەگەڵ تۆماس تۆخێڵ. تاوان ئەوەی کە تێبینیە لەسەر مانچستەر یونایتد حەزەکەم سەرەتا لەسەر مانچستەر یونایتد بە گشتگیری قسەیە بکەم لەبەرەوەی تۆزێ مانچستەر یونایتد کێشەیە ئەوەی کە تایبەتمەندە ئێمە باسیکەی مانچستەر یونایتدە. کۆمەڵی کێشە هەیە لە مانچستەر یونایتد کە من دەمەوێت لەسەر پێگاتەکە باسیکەمانە. بۆ نمونە مانچستەر یونایتد لوکشاوی سابە بۆ بەڵام ێستا ڕێگیلۆن هێناوە بۆ باڵی چەپی بەرگری بەڵام ئەمە هەر خودی خۆی کێشەیە. ڕاستە ڤاران گەڕاوەتەوانێ بەڵام ڤاران بەرگری کارە سەرێکەکەی مانچستەر یونایتد هێشتا دڵنیانین لە یاریکی لە بەشداریکردنی یاری ئەمشە کەواتە کێشەیەکیشمان لێرە هەیە و لێرەش تەنها دیێگۆ دالۆتمان بەدەستەوە ماوە ئارۆن ڤان بیساکا ئیسابە بووە. ئەمە لێرەوە ئەمە کێشەکانی مانچستەر یونایتد کاروەکو سەرەتا کە بمێ باسیکەم پێشەوەی بچمە سەر پێگاتەکە. لێرە کاسمیرۆمان هەیە و لێرەش پشتبەستنمان هەیە بە کریستیان ئێریکسن لەبەر نەبوونی مەیسۆن ماونت کە گومان هەیە لە ئامادەبوونی و سوفیان ئەمرابەتیش کە بەشداری یارەکە ناکە. لێرەش ئێمە کێشێکی دیکەمان هەیە نە سانچۆ وجودیە نە ئەنتۆنی وجودیە نە کاکتینهاگیش قوبوڵیەتی سانچۆی کردوەوە کە پشتی پێبەسێ کێشەیەکیش لێرە هەیە. لێرە ڕاشفۆردمان هەیە لێرە برۆنۆ فەرناندێسمان هەیە لەوێش ڕاسمۆس هیۆڵۆنگمان هەیە. کەواتە شێوازی یاریکردنی مانچستەر یونایتد پلانێکی 4-2-3 کۆمەڵی خاڵی بەهێز و کۆمەڵی خاڵی لاوازن لەسەر مانچستەر یونایتد کە پێکەوە من حەز دەکەم قسەی لەسەر بکەینەوانێ و دواتر باسی یەگەرەکانی سەرکەوتنی ئەم دوو تیپە بکەین. طبعاً یاری گەورە ئەو بابەتەیە کە هەموو کات مانچستەر یونایتد بە شێوەیەکی بەهێزتیدا دەردەکەوێت. هەموو کات لە یاریە گەورەکانە بە شێوەیەکی بەهێز مانچستەر یونایتد خۆی نمایشەکە. گەڕانەوەی کاتە سەختەکان بە هەمان شێوە چییە؟ پیشەی مانچستەر یونایتدە. کەواتە ناکرێت لە یاری ئەم شەوە تۆ بە هیچ جۆرێک هیچ حسابێک بۆ مانچستەر یونایتد نەکەی بۆ وەڵامدانەوەی. بۆ چی؟ بۆ مێژووەکەی. مێژووی مانچستەر یونایتد شتێکی تایبەتمەندە لە یاری ئەمشە. بەڵام ئەمە ناگەینەکە مەم لە حساب بۆ مێژووی مانچستەر یونایتد کەیتە مانچستەر یونایتد ئەمشە لە بەرن دەباتەوە. با من پێت بڵێم ئەمشەو کۆمەڵی کێشە هەیە لە مانچستەر یونایتدە. لە هەمووشی گرنگتر حاڵی حازر ئەوەی کە مانچستەر یونایتد پێویستی پێیەتی و بارودۆخی تەنگی بەتی بەکەڵچنیوە بارودۆخی دەرونی ئەم تیپێ. ئەم تیپە تووشی داڕمان هاتووە پاش کستەکانی پریمەر لیگان. مانچستەر یونایتد لە دۆخێکی دەرونی زۆر خراپە. مامەڵەی تینهاک مامەڵەیەکی ناتەندروستە لە مانچستەر یونایتددا ئەوە تا سانچۆش ئێستا خەریکە لە تیپەکە دادەبڕێت. کێشەی مانچستەر یونایتد
باڵی ڕاستی هێرشبەری باشە، دڵی بەرگری باشە، کریستیان ئێریکسن. ئەمە وەکو نوقتەیەکە دیاری بکەم بە بڕوای من ئەمە گەورەترین کێشەکانی مانچستەر یونایتدن. باڵی ڕاستی هێرشبەری، یاریکردنی ئێریکسن بەرامبەر بە کاسمیرۆ کە ئەم کارلێکە وای کردووە کە ئەتوانم ئاوا بۆ دیاریکەم، ئەتوانم لە وەرزی ئەم ساڵە کاسمیرۆش وەکو خراپترینەکانی مانچستەر یونایتد بۆ دیاریکەم کە سەر ڕای هەموو ستایشی کە کاسمیرۆ وەرزی ڕابردووکەرە. نەبوونی ڤاران کارێنێکی گەورەیە لە هێڵی بەرگری مانچستەر یونایتددا. خۆ نەبێ پارفاک بە ڤاران بڵێن پێرفێکتی تۆپی پێ لە بواری لە لانی بەرگریەوە، بەڵام نەبوونی ڤاران کلێنێکی گەورەیە لە بەرگری مانچستەر یونایتددا. بۆیە ئەم شەو مانچستەر یونایتد لایانی دەرونی خراپە، کۆمەڵێک کلێنی گەورەی هەیە لە نێو پێگاتەکەیە کە ئەکرێت تیپەکە بەرەو دۆخێکی خراپتر بەرێ، بەڵام وە لە هەمان کادا لەسەر یاریگای ئالیانز ئەرینا بەرامبەر بە بایر مونیخ یاری دەکات. بۆیە بە بڕوای من وەکو تەکتیکی من بڕوا ناکەم تینهاک جگەل لە پلانی بەرگریکردن بتوانێت بەم کەرەسانەوە بە تەکتیکێکی تایبەتمەند یاخود بە پلانێکی یاریکردنی جیاواز ڕوبەڕووی بایر مونیخ بێتوانێ. تەنها پلانی بەرگریکردن و پشتبەستنی بە هێرشە هەڵگەڕاوەکانە لە ڕووی خێرای راشفۆرد بتوانن سوود گورس یاخود گارناچۆ گەر یاری بکە و راشفۆرد بێتەوە لای ڕاست بتوان گورزی خوان لە بایرن بۆشێن. بە پێچەوانەوە وەکو باسکەم لە مانچستەر بڵێم بەم پلانی 4-2-3 شکست بە بایرنێنێ ناتوانم وا بڵێم، وەکو بڵێم ئەیکا بە 4-3 شکست بە بایرنێنێ بەم کەرەسانەوە هەر ناتوانم وا بڵێم. ئەگەرەی کە من چاوەڕێی لێ بکەم لەوەی مانچستەر یونایتد بتوانێت گورزێک لە بایرن بۆشێنێ، تەنها ئەوەیە کە مانچستەر یونایتد بگەڕێتەوە دووە پلانی بەرگری جێبەجێ بکە و هەوڵ بدات لە هێرشێکی هەڵگەڕاوەیە گورز بە بایرن مونیخ بۆشێنێ کە بێگومان تۆخێڵ دەبێت خوێندنەوە بۆ بابەتەش بکات، چونکە بایرن زۆر کات باجی ئەم بارودۆخەی یاوە کە تیپەکەی دەکەوێتە دۆخێکی ئەو جۆرەوانەیە کە بە پلانی هێرشی هەڵگەڕاوە بتوانن ئەتیمادکەنە سەر ئەو تیپە. تەبعاً لە بایرنیش تقریبان هەمان دۆخمانەیە لە پلانی 4-2-3 ئەوەی کە کێشەی گەورەیە لە بایرن کومان کە ئێستا لەلایەن تۆماس تۆخێڵ وەک پێویست پشتی پێ نابەسرێ کەمە بۆتە کێشەیەکی گەورە. وەکو پلانی 4-2-3 لە ڕووی ڕتمی یاریکردنەوەنێوە بایر مونیخ گونجاندنی چی ئەوێ گونجاندنی ڕیتم پێدانی کاگە من زۆر بە تایبەتیش چاڕی بایرنەکەکە، بەڵام کاگە من خاڵێک زۆر داواکارم لەسەری لە بایرنا بیبینم. زۆر گرنگە کە چی کە تۆماس تۆخێڵ هاریکەین، زۆر گرنگە کە تۆماس تۆخێڵ شێوازی یاریکردنی تیپەکە بخاتە خزمەتی هاریکەینەوانە. بۆ نمونە گنابری و سانێ، مۆلەر، کیمیچ، گۆرتسیگا هەچکامیان یاریەکەن ڕیتمی یاریکردنی بایر مونیخ و شێواز یاریکردنی بایر مونیخ بگاتەوە هاریکین، بچێتەوە بۆ هاریکین، فینشین بێتەوە لای هاریکین. بۆ لەبەری فینشین لە کۆتایی پێێنانی تۆپەکانە ئەتوانین بڵێن هاریکین یەکێکە لە باشترین هێرشبەرەکانی، یەکێکە لەو کەسانی کە باشترین کۆتایی پێێنانی هەیە. بۆیە لە هەموو کاتێکە فینشین یاخود کۆتایی پێێنانی هێرش هی هاریکین لە سانێش و لە مۆلەریش و لە گنابریش باشترە. ئەمە ڕەخنە نییە لەسەر سانێ و گنابری، ئێمە شتێک بەراورد دەکەین، تۆپێکمانەیە یەک لە مس بچێتە گۆڵەوانێ، تۆپێکمانەیە هەوڵ بین گۆڵ تۆمارکەین لە سانێ و لە مۆلەر و لە گنابری لەگەڵ هاریکینە پێکمان ئێمە بە پێ ڕێژەکان و بە پێ ئەنجامەکان و بە پێی مەرکەزی یاریکردن هاریکین هەڵەبژێرین بۆی کە زووتر بە گۆڵ بگا. بۆیە زۆر گرنگە خزمەتی تیپەکە لەوەیە بێ کۆتایی پێێنان لای هاریکین بێ کەمە لە سوودی بارنە بێ وە سەرکەوتنەکانی کیمیچ و گۆرتسیگا کامە تایبەتمەندی دەدەن بە بایرن. شێواز یاریکردنی تۆماس تۆخێڵ تاوان تۆماس تۆخێڵ ئەوەشی باشە هەموو کات لە کاتی پلانی هێرشبەریا پلانی بەرگری وەلانانێ و ئەوەی دەیبینن ئێستا دیلێختیشی بردوۆتە دەرەوانێ، ئەمەش
گۆڕانکاریشی ترە کە تۆماس تۆخێڵ ئەنجامیاوە کەیتە چپیەکان بێت چ لایانی هونەری بێ ئەم گۆڕانکارانەی کە تۆماس تۆخێڵ کردوێتی لە وەرزینەوەی بایرن تا ئێستا بە دۆخێکی باشدا گوزەر دەکات. بە پلانی 4-2-3 بایرن خاوەنی ڕیتمی یاریکردنا مەڵێن باوەڕکەن من هیچ محیبەتێکم بۆ تۆماس تۆخێڵ نییە. مەڵێن بایرن وەرزی ڕابردوو لە سەردەستی سیتی ماڵاوایی کرد و یاری دووەم یەکەمی دۆڕان و یاری دووەمی ژەکسام بوو. باوەڕ بکە لە ڕووی تەکتیکی یاریکردن و لە ڕووی ڕتمی یاریکردن و لە ڕووی یعنی حاڵەتەکانی فرسەکان وەرگین بایرن زۆر لە مانچستەر سیتی باشتر بوو. و تۆماس تۆخێڵ زۆر لە ڕیتمی یاریکردنەکەی لە گواردیۆلا باڵادەستر بوو بەڵام زیرەکتر نەبوو. وەکو ڕیتمی یاریکردن کە تۆ دوو ڕانەر بەراورد دەکەی بۆی کە کۆنتترۆلی تۆپی پێ بۆ ێرش دروست بکە بەڵێ تۆخێڵ سەرکەوتوو بوو بەسەر گواردیۆلا. بەڵام لە ڕوویەوەی کە چۆن مامەڵە دەکات چۆن یارەکە بەڕێوە دەبات چۆن درێژەی پێدەدا و چۆن کۆتای پێێنێ گواردیۆلا لەم دیوانێ لەو دیوی تۆخێڵەوە ئیشەکانی خۆی کرد توانی گورزی خۆی لە بارم بۆشێنێ. بۆیە ئێمە بە هیچ جۆرێک ناتوانین ڕخنە لە ڕیتم و شێواز یاریکردنی بارمنی خۆر بکەین. بەڵام ئەکرێت تۆماس تۆخێڵ کۆمان تێکەڵاویان پێگاتەیە بکاتەوانێ ناکرێت گنابری و سانێ بەم باڵا دەستیەوانێ لە بارنا بەردەوام من ئەمە تێبینی منە. سانێ وەرزی ڕابردووی چێک بوو لە هۆکارە سەرێکیەکانی کرانە دەرەوەی بارمنیخ لە چامپیۆنز لیگ لەبەروی بۆ 3 جار هەلی زێڕینی گۆڵکردنی لە مانچستەر سیتی بەرامبەر مانچستەر سیتی لە دەستدا. ئەمە چ دەکات؟ ئەمە وا دەکات تیپەکە و پاچێکی قورس بدات. بایرن ئەم شەو پلانی چواربەرگریەکەی خۆی تاوان خۆتانزان ئەلفۆنسۆ دەیڤس ئەو یاریزانە دەبێت کە بەردەوام ئەم پلانەی تۆماس تۆخێڵ جێبەجێ دەکات کە دێت ژمارەی یاریزانەکانی ناوەند زیاد دەکات بۆ بایرن دەبێتە 3-3-3-1 کە ئەمەش پلانێکی تایبەتمەندە و لە زۆربەی کاتەکاندا ئەلفۆنسۆ دەیڤس دێ بەشداری دەکات دێتە شانبەشانی کیمیچ و گۆرتسیگا بەشداری یاریەکان دەکا و ژمارەکە زیاد دەکا لێرە گنابریمانەیە و لێرەش لیرۆیسانیمانەیە و کاتی کە سەرکەوتنەکان ڕوودەدا دوا دەکات کە تۆماس مۆلەریش ئیسنادێکی باش یارمەتیدەرێکی باش بێ بۆ هاریکین و بۆ جوڵەکانی و هاریکینیش ئەو یاریزانەیە کە دەزانێت چۆن مامەڵە لەگەڵ یانەکانی پریمەلیگ و دەزانێت چۆن مامەڵە لەگەڵ یارە گەورەکانە بکە و فینشینێکی باشێ بێ. وەکو پێشببینی و تەوەقوعی من وەکوی کە ئێمە باس لە یاریی گەورە بکەین بڕوا بکەن من مانچستەر یونایتدم پێ یەکێکە لە باشترین تیپەکان و هەمیشە بڕوام وایە مانچستەر یونایتد یەکێکە لەو تیپانەی کە کاردانەوەی زۆر گەورەی دەبێت. بەڵام بۆ یاری ئەم شەو بەرامبەر بە بایرن ئەگەر چی بایرن ئێستا نەگەیشتۆتە لووتکەی ئاستی خۆشی لەوە چێ غەڵەت بم بەیانی شتەکە پێچەوە نەبێ لەوە چێ ئەم شەو مانچستەر یونایتد زۆر بە بەهێزی ڕوبەڕووی بایرن بێتەوانێ. بەڵام من قەناعەت ناکەم ئەم تیپەی تینها کە لە بارودۆخێکی دەرونی خراپ کە بە کواڵیتیشی خراپی یاریزان لە ڕووی بوونی پێکان و پێگاتەکەیوانێ بەرامبەر بە بایرن بتوانێت شتێکی ئەوتۆ بکە جگە لەوەی کە بایرن لە ئێستادا تاو تیپەکە تۆکمەیە و تەنها چەند وردەکارێکی ترمەوە تۆماس تۆخێڵ کە لە تیپەکەی ئەنجامیدا ئەکرێت بایرن کاتە ئەو تیپە تۆقێنەرەی کە ئەمساڵ لە چامپیۆنز لیگ هەمان جیاوازتر بایرن بینن وەکوتیشم یارەکانی ئەم شەو کۆمەڵە یاری دیکەی تایبەتمەندمان هەر لە چامپیۆنز لیگایە کە لەوانەش ئارسناڵ دوای 7 ساڵەکەم تاقیکردنەوەی خۆی ئەنجام دەدات لە چامپیۆنز لیگ وتم ڕیال مەدرید و یۆنیۆن بەرلین و ناپۆلیش دەبێتە میوانی سپۆرتینگ براگا. شیکاری وەرچیش لێرە بە کۆتا دێنم شاد و کامران من خواتان لەگەڵ.